پرۆژەی ئۆلۆمپیاتی پرۆژەی زانستی بەناوی INPO ئۆلۆمپیاتێکی زانستیە بۆ 18مین ساڵە لەسەر یەک یونایتد ساینس ڕێکی دەخات لە سلێمانی تێیدا خوێندکاران و قوتابیان پرۆژە زانستیەکانیان دەخەنە ڕوو کە لە دەتەوەری جیاوازا خۆیە بینەوە لەوانیش کیمیا، فیزیا، زیندەوەرزانی، بیرکاری، دیزاین، ئینڤایرمنت، ژینگە و بیرکاری و بابەتی زمان خوێندکاران پرۆژەکانیان ئامادە کردووە لیژنەیەک دەگەڕێت کە پسپۆرن و لیژنەکە لە مامۆستایانی زانکۆ و مامۆستانی ئەکادیمی پێکاتون بەسەر خوێندکارانە دەگەڕن و تەقیمی پرۆژەکانەکەن. ئەوەی کە جێ ئاماژە پێکردنە 273 خوێندکار بەشداریان لەم ئۆلۆمپیاتەیە کردووە بە ئامادەکردنی 175 پرۆژە. ئەم 175 پرۆژەیە لە 110 پرۆژەکان مەدالای ئاڵتون وەرەگرێت، لە 120 پرۆژەکان مەدالای سیلڤەر وەرەگرێت، لە 130 پرۆژەکانیش مەدالیای برۆنز وەردەگرێت. ئامانج لەم پرۆژانە کە لە خوێندنگاکان دەکرێت ئامانج چیە لەم؟ ئامانجی ئەم پرۆژانە ئەوەیە کە خوێندکاران لە تەمەنێکی زۆر سەرەتاییەوە فێری ئەوە بکەین کە پرۆژەی دەستی خۆیان هەبێت، بیرێکی داهێنەرانەیان هەبێت، بتوانن لە ئێستاوە لە زۆر تەمەنێکی مناڵیەوە دەست بەنە پرۆژە زانستیەکان بچنە ناو تاقیگەکانەوە، ئەو شتانی کە گرفت ئەبینە لە کۆمەڵگایە بتوانن وەکو چارەسەر کە بە بیریاندایەت یاخود بە دووادارچوون و لێکۆڵینەوەیان لەسەر کردووە چارەسەرێک بدۆزنەوە لە عەرزی واقعە ئایا ئەم شتە ئەکرێ یا ناکرێت تاقیب بکەنەوە و لێرە خەنە ڕوو وەکو وتمان لیژنەکەڵ سەنگاندنی بۆ کات و خەڵات دەکرێن لە کۆتاییدا. ئەم پرۆژانە تەنها لێرە ئەمێنەوە یاخود دواتر لەسەر ئاستی عێراق و شوێنانی تریش هەڵسانگاندنیان بۆ بکرێت؟ بەڵێ لە دوای ئێرە خوێندکارە سەرکەوتوەکانەوانی مەدالای ئاڵتون بەدەستێنن دەچنە هەولێر لەسەر ئاستی عێراقیش خوێندنگەکانی ستێلینگ پێشبڕکەیەک تر سازەکات بۆ یەکەمینی شارەکان. لە دوای ئەوە هەر ئەوانەی کە مەدالای ئاڵتون بەدەستێنن لێرە یونایتد ساینس ئامادەسازی دەکات بۆ خوێندکارەکان، زەمینیان بۆ خۆش دەکات تاکو بەشداری لە ئۆلۆمپیاتە نێودەوڵەتیەکانیشدا بکەن کە لە چەندین وڵاتانی جیاوازەوە هەر لە ئەمریکا و لە بەشێک لە وڵاتانی ئەوروپا و ئەردەن و دوبەی و ئەم وڵاتانە هاوشێوەی ئۆلۆمپیاتە ڕێگەخەن خوێندکاران بەناوی کوردستان و دەچن بەشداری لەو پێشبڕکیانە دەکەن و خۆشبەختانە ساڵانی پێشوو شایدی و بنکە خوێندکارەکان سەرکەوتوو بن لەو پرۆژانەیە مەدالای ئاڵتونی و زی و برۆنزیان بەدەست هێناوە نوێنەرایەتی کوردستانیان کردووە. زۆر ساز بێت.